سڵاوتان هەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. خۆشحاڵ دەبین لە ئەڵقەیشتری بەرنامەی ئەزموونی پۆل لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بەیەک دەگەینەوە. بەڕێزانم، ئەم ئەڵقەیە باز لە زمانی دایک دەکەین، باز لە زمانی دایک و گرنگیدان بە خوێندنی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دەکەین. وەک هەمومان دەزانین کە هەرێمی کوردستان جگەل لە کورد گەلانی تری وەکو تورکمان، ئاشووری، سریان و کلدانی لە هەرێمەکەدا بەیەکەوە دەژین. ئەو بەیەکەوە بوونە جگە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و جگە لە بوونی گیانی هاوکاری و بەیەکەوە بوون پێویستی بە بابەتی ترە. یەک لەو بابەتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی پێدەدا مەسەلەی خوێندنە بە زمانی دایک بۆ هەر گەلێک. بۆ مەبەستا زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد سەید یعقوب، بەڕێوەبەری خوێندنی تورکمانی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لەگەڵماندایە. مامۆستا گیان زۆر بەخێر بی. سپاس، دەستان خۆش بی، سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ جەنابشت. مامۆستا ئەحمەد، دیارە جەنابتان وەکو بەڕێوەبەری خوێندنی تورکمانی ئاگاداری تەواوی کۆی پرۆسەی خوێندنن بە زمانی تورکمانی. زمانی تورکمانی ئەگەر پێمان بڵێ ئەو سنوورە جوگرافیە کە لە هەرێمی کوردستان یاخود بە بچووکتری کەینەوە جەنابتان بە پێی بەڕێوەبەری خوێندنی تورکمانی لە بەڕێوەبەرایەتیش پەروەردەی هەولێر لە سنووری پەروەردەی هەولێر کوێ دەگرێتەوە، کامە ناوچە و کامە بازنە؟ سەرەتا دەستخۆشتانی دەکەم، سوپاس لەو بەرنامەیە. بەرنامەی هەوا گرینگە لە بۆەوەی هەر یەک لە پێکهاتەکان یان هەر یەک لە بەڕێوەبەرایەتیەکان بێن لێرکوانە هەم دەردەدڵی خۆیان بکەن، هەمیش ئەو کارانەی کارە باشەکان کە کرایە باز بکرێن. خۆشبەختانە بە خوێندنی تورکمانی لە 95 قوتابخانەکانی کراوە، 93 بەرەو پاش 93 کرانەوە، 95 گشت قوتابخانەکان کرانەوە. هەموو ئەو قوتابخانانەیە کە ئێستا کە بە ژمارە 15 قوتابخانەمان هەیە. یەکیان باخچەی ساوایانە، دوویان دواناوەندیە، دوویان متەوەستەیە، با بڵێن لە 79ە. ئەوەکانی تر دەمێنێتەوە نزیک 11 قوتابخانەنە، ئەوانە هەمویان بنەڕەتین لە پۆلی یەکەوە تاوەکو 6. لە زۆربەی قوتابخانە بنەڕەتیەکانیش پۆلی ئامادەییمان هەیە. لۆ نمونە قوتابی 5 ساڵان وەکو ئامادەکاریەک لە بۆ خوێندنی تورکمانی لەوێ دەبن، دواتر دەچنە پۆلی یەکی پدایی وەکو ڕەوزەیە بالمقابلی باخچەی ساوایانە، 1 ساڵ دەخوێنێ. سنوورەکانمان هەمووی کەتیتە ناوەوەی 100 مەتری هەولێر، کە ئەو بەداخەوە ئەوە زۆر کێشەمان لەسەر بابەتەی هەیە، لەبەرەوەی لە پاش 93 کە قوتابخان تورکمانیەکان دامەزران ئەو کات هەولێر عیبارەت بوو لە ناوەوەی 100 مەتری، خێزان ئەوەندە گەورە نەکرابوو. هەولێر ئەو کات لۆ نمونە ئیستیملاکی گەڕەکی تەعجیل و خانەقا و گەڕەکی عارەبان ئەوانە کە زۆربەیان هەولێری و تورکمانەکان بوون، ئەوانە ئیستیملاک نەکرابوون کە بگوازێنەوە مەناتیقە نوێیەکان. لەگەرەوەی کە گەوازرانەوە مەناتیقە نوێیەکان قوتابخانە بینای نوێ وەرنەگیرەیە. من ساڵانە داوا دەکەین بینای نوێمان هەبێ، بینای نوێ وەربگرین. لۆ نمونە بینە پێشسای خۆت لە 4 کیلۆمەتری چوارگۆشەدا، لە دووری 4 کیلۆمەتردا 4 قوتابخانەمان هەیە. بمانەوێ نەمانەوێ ئەوە تەئسیراتی لەسەر ڕێژەی قوتابیان هەیە، تەئسیراتی لەسەر ڕێژەی قوتابیانی قوتابخانەکانیش هەیە. لێ زۆر جار داوامان کردیە قوتابخانەکان بگوازێتەوە. خۆشبەختانە لێرکوانە من سوپاسی بەڕاستی هەردوو بەڕێوەبەری گشتی، مامۆستا سەباح بەڕێوەبەری گشتی خوێندنی تورکمانی لە وەزارەتی پەروەردە و مامۆستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕاستی خەمخۆرانە هاتینە ناو ئەو بابەتە. هیوادارم ئەو کارانەی کە ئەوان دایانەوێ بکرێ، ئەوان ئامانجیانە لێی جێبەجێ بکرێ، هیچ ڕێگریەک نەکرێت، چونکە ئێستا کە پێویستە قوتابخانەکانمان دابەش بکرێتەوە سەر لە نوێ. بەڵێ، مامۆستا ئەحمەد، وەکو باست کرد پێشتر ڕێژەی پێکهاتەی تورکمان زیاتر لە سەنتەری شارەکان بوو، بۆیە قوتابخانە و خوێندنگەکانیش لە سەنتەری شار بوون. بەڵام ئێستا کە شار فراوان بووە، جگە لە فراوانبوونەکەی خەڵکێکی زۆری پێکهاتەی تورکمان
لە دەرەوەی بازنەکانی 60 و 100 و 120دا دەژین. ئێستاش ئەوان هەر دەگەڕێنەوە بۆ قوتابخانە تورکمانیەکان یاخود ئەوە بۆتە ڕێگر کە لەوەی ئەو مەسافە دوورە ڕۆژانە هاتوچۆکردن بۆ قوتابەکانیان زەحمەتە. طبعا ئەوانە هەموو ڕێگری تێدا هەیە بەڵام ئێستاش دێن مثلا لۆ نمونە لە گەڕەکی ژیان قوتابێکی گەلێک زۆرمان هەیە دێنە ناو دێنە تەیراوە هەنیەوە هەموو لەو ئیمکانیاتە مادیە کە ئێستا کە هەرێمی کوردستان توش بووە دەزاندریانی ئەوە هەموو بارگرانیەکە لەسەر خێزانەکانی ئەو منداڵانە تەڵەبەمان هەیە لە تووڕەقرا دێ لە تووڕەقرا لە بۆ تەیراوەی دێتن ئەوانە بەڕاستی بارگرانینە بەڵام کاک شێرزادە من لە زۆر بابەتەکان لە زۆر کەناڵەکانش ئەوم ڕاست کردیتەوە قوتابخانە ناکرێت بڵێن قوتابخانەی تورکمانی قوتابخانەی خوێندنی تورکمانی چونکە ئەو قوتابخانانە تایبەت نینە بە نەتەوەی تورکمان ئەوانە تایبەتن بە خوێندنی تورکمانی لۆ نمونە کەسێکی کورد خێزانێکی کورد منداڵەکەی دەنێری لە قوتابخانەیەکی خوێندنی تورکمانی دەخوێنێ و بە پێچەوانەشەوە زۆر غەڵەتە بڵین قوتابخانەی کوردی ئەوانە قوتابخانەی خوێندنی کوردنیە چونکە بەڕاستی جیاکاری نەتەوایەتی وە دەکا ئەمە قەت پێش نەکەوین چونکە هەر لە وەرگرتنی قوتابیش هەرگیز باز ناکرێت کوردیان تورکمانی باز دەنێتەوە بکە وانە ینی لۆ نمونە ئێستا قوتابخانەی خوێندنی کوردی هەیە دەچی تەماشا دەکەی ژمارەیەک لە قوتابیەکان مەسەن لە پۆلێک لەوانەیە بە نەتەوەی تورکمان زۆر زیاتر بی لە نەتەوەی کورد بەڵام بە خوێندنی کوردی دەخوێنن بە پێچەوانەش ئێستا لە خوێنی تورکمانی پۆلمان هەیە قوتابی کوردمان زیاترە لە قوتابی تورکمان و زۆر جاریش ئەو قوتابیە کە یەکەم بۆ لەسەر خوێنی تورکمانی کورد بووە یعنی ئێستا هەندێک جار لۆ نمونە پۆلمان هەبووە 170 کورد بووە لۆ ئەو قوتابخانەی تورکمانی نییە قوتابخانەی خوێنی تورکمانی ماوەس ئەحمەد باس لەوەی کرد کە ڕێژەی خوێندکەکان وەکو پێویست نییە دابشکاریەکەشی لە شوێنی خۆی دانیا بەڵام با بزانی هاتنە پێش و بە پیرەوە هاتنی خێزانەکان چۆنە بۆ خوێندنی تورکمانی ئایا ئەوەی کە دێ بۆ خوێندنی تورکمانی وەکو باست کرد لەوانەیە تورکمان نەبێت لەوانەیە کورد بێ یاخود زۆر جار عەرەب بێ بەڵام لە کامە بازنە و قۆناغی خوێندن زیاتر بەرە و خوێندنی تورکمانی دێن لە بازنەی یەکەم و دەستپێک لە باسی ساوانەوە پێشتریش یاخود لە بازنەی یەکەم زیاتر دێن زیاتر لە پاش بازنەی یەکەم بلۆن لە بازنەی دووەم و سێەم قوتابی بەتایبەت لەوان ئەو ماڵانی کە دەپڕژێن جیاواز دەبنەوە چکە ئەو کات تێکەڵاوە بە کچ و کوڕپێکەوەنا یەک تەکسیان یەک سیاریان لۆ دەگری دویان هیم دەیان بە بەڵام کە دەکرێتە دوو لۆ نمونە قوتابیە کچەکە لە قوتابخانەیەک و کوڕەکە لە قوتابخانەیەک ئەو زیاتر بارگرانی دەبی لە بۆیان بەڵام لۆ نمونەمە زۆر داوامان کردێ لە گەڕەکی ژیان قوتابخانەکمان بدەنێ ئەگەر قوتابخانەیەکی تایبەتیشمان نادەنێ دەوامی دووەمی قوتابخانەکمان بدەنێ لە گەڕەکی ژیان لەو گەڕەکانی کە تازە دروستکراینە بەڵام کە بە پیرەوە نەهاتن زۆر کاریگەری لەسەرەوەی هەیە بەڵام ێساش خۆشبەختانە ڕێژەی قوتابیانمان پێشتر گەلێک زۆر بوو کە تازە کراوە تاوەکو 2003 ژمارە قوتابیانمان سەروی 10,000 قوتابیمان هەبوو بەڵام ئێستاکە نزیکەی لە مابینی 2500 تاوەکو 3000 قوتابیمان هەیە هۆکار چییە ڕێژەکە بەرەو کەمیە ئەو خێزانانەی گەڕەجی تەعجیل و عارەبان و ئەوانە هیچ یەکوانی کە لە هەولێر بوون هەولێریەکان هیچێکیان لە مناتقی خۆیان نەمانەوە ئەوان هەموو گواسترانەوە کە گواسترانەوە تەبعاً ماڵیان دوورکەتەوە زۆر بەیان نهاتن ئەوە یەک دووش بەڕاستی ئەمە هەندێک کێشەمان هەیە لە پەروەردەی تورکمانی ئەو کێشانەش کاریگەری هەبووە لەسەری لۆ نمونە ئێستا مە ڕاستە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی خوێنی تورکمانیمان هەیە لە وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی خوێندنی تورکمانیمان هەیە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەڵام هیچێک لە قوتابخانە تورکمانیەکان سەر بۆ بەڕێوەبەراتیانە نینە من زۆر جار باسم کردیە کێشە ئەمە لەسەرەوە تەبەقەی سەر تاچی سەر هیچ کێشێکمان نییە لۆ نمونە لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەمە سوپاسی دەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کاتێک هەر داواکاریەکی تورکمان هەر پێک هاتەکان کە چوو بیتە پێشیان قابلی جێبەجێکردن بوو بیتن لاری نەبوونیدایە بەڵام کە ئەو لاری نەبوون دەدا بەڵام دەیە خوارەوە کێشەمە لە خوارەوە هەیتمان لۆ نمونە ناکرێت و بەڕێوەبەراتی گشتی خوێنی تورکمانی تێبی لە وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی خوێنی تورکمانی تێبی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر یەک قوتابیەخانەی تورکمانی یەک مامۆستای تورکمانی لە بەندەستیوانە نەبێ
داواشمان بۆی شوکارەکان دەگەڕێنەوە دەگەڕێنەوە شوێ مەرجەعمان مامۆستا لوقمان وەکو بەڕێوەبەری گشتیا ئەگە وەکو پەروەردەی قەزاش بی مامۆستا دلێرە پەروەردەی ناوەند خۆی لە خۆیدا ئێستا لۆ نمونە پیشەیەکان بەڕێوەبەرایەتی پیشەیی هەموو مامۆستا قوتابخانە پیشەیەکان لە عامەیە بەڕێوەبەرایەتی ئیسلامی هەبوو خوێنی ئیسلامی هەبوو پێشتر بەڕێوەبەرایەتی خوێنی ئیسلامی هەموو مامۆستایەکان هەموو قوتابخانەکان سەر بە بەڕێوەبەرایەتی بوو تەنها بەڕێوەبەرایەتی خوێنی تورکمانی هیچ شتێک لە بندەستیدانی داواشمان کردیا خۆشبەختانە بەڕاستی مامۆستا لوقمانی زۆر هاوکار بووە زۆریش هەوڵیدایە لە بۆ بەرەو پێشبردنیوانە چونکە دەزانێت مامۆستا لوقمان دەزانێت ئەگەر ئەو قوتابخانە تورکمانیانە سەر بە بەڕێوەبەرایەتیەک بیتن تایبەت بە خۆیان زیاتر پێرەو پێش دەکەون زیاتر ماعاناتی خۆمان دەزانین لۆ نمونێت ئێستا بەڕێوەبەری گشتی خوێنی تورکمانی بەڕێوەبەری خوێنی تورکمانی داوای یەک مامۆستا بکە گواستنەوە یەک مامۆستا لێ دەست نیە ناتوانین بیگوازێتەوە یان دەبی مامۆستا لێر بیگواستەوە یان دەبی مامۆستا لوقمان بیگوازیتەوە یانش دەبی لە وەزارەتەوە بیگوازنەوە ئەو پێی کە ئێوە میلاکی مامۆستایانتان تایبەتمەندێتی خۆی هەیە یعنی بێگومان مامۆستایەکە لە خوێندنی تورکمانی وانە دەڕێتەوە ئەگەر لەنەتەوەش تورکمان نەبێ بەڵام خۆ دەبێ تورکمانی بە دەبی بزانێ وەنیا گوتن و باگراوندێکی سەقافیشی مامۆستا شێرزاد یەک لە کێشەکان لۆ باز بکەم کە ئەو ساڵ ڕوویدا لۆ نمونە ئەمە دوو مامۆستامان هەبووە بە تورکمانی دەرسیان دەوتەوە ئەو دوو مامۆستایە گواسترانەوە بەبێ پرسی بەڕێوەبەری گشتی خوێنی تورکمانی بەبێ پرسی بەڕێوەبەری خوێنی تورکمانی لەگە عامەی هەولێر ئاگاداریش نینە گواستراینەوە مامۆستا لە قوتابخانەی تورکمانی دەگوازرێتەوە بەبێ پرسی هیچێک لە بەڕێوەبەراتیەکان خەلەل لەکوێ لێرە خەلەل لە ئیدارەی لۆ نمونە کە دانرا پێشتر و یاخود کە داوا دەکەسە لۆ نمونە داوامان کردی خوێنی تورکمانیەکان سەر بە خوێنی تورکمانی بن لە عامەی هەولێر لە وەزارەت ڕادەڵێن نابێ باشە لۆ نابێ هەیکەلی ئیداریەکەش بەو شێوەیە هەیکەلی ئیداری بەو شێوە هەیکەلی ئیداری بەڕێوەبەرایەتی خوێنی تورکمانی سەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە ئەگەر بە گوێرەی هەیکەلیەی بی دەبی ئەو قوتابخانە تورکمانیانە سەر بە بەڕێوەبەرایەتی خوێنی تورکمانی بن لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەڵام لە وەزارەت دەڵێن نابێ باش ئەگەر نابێ ئەو بەڕێوەبەرایەتیە زیادە هۆنیە ینی هەندێک بابەت هەیە هەندێک کێشە هەیە کێشەکانمان لۆ نمونە مامۆستا من دەمەوێت مامۆستای بگوازمەوە ئێستاکە لە یەک لە قەزاکان مامۆستامان دەوێت بە خوێنی تورکمانی دەرسی دەڵێتەوە تورکمانە تورکی دەتوانین دەرسەکە بڵێتەوە دەمانوێت بیگوازینەوە هەولێر مامۆستا دەڵێ ئیزن نادەم ئەم پێویستم پێ هەیە سەرچاوم زۆر ڕاستە تەبیعیە بەڵام کە مامۆستایەک لە قوتابخانەی تورکمانی دەگوازێتەوە دەبڵێن با ئەمەش ئیزنی نەدەین بەبێ گەڕانەوە لۆمە نەقلی دەکەن ئێوە کێشەتان لە میلاکەیە میلاکاتی ئەگەر لێ بگەڕێن نە ئەگەر لێ بگەڕێن نە لۆ نمونە مامۆستایەکان ئەو مامۆستایانەی من بەڕاستی سوپاسی حکوومەت هێرم دەکەم لۆ نمونە هەژدە مامۆستامان هەبوو لە مەڵبەند ئەو کات مەڵبەندی مامۆستایانی خوێنی تورکمانی هەبوو هەژدە مامۆستامان هەبوو هەمویان لە قوتابخانە تورکمانیەکان تاین کران پاشان دامەزراندن کراوە وەزیری ئەو کات بەڕێز عیسمەت ئەرگوشی بوو وەزیری نزیکەی دە مامۆستایدانە دە مامۆستایی وەکو عقد لە بۆ قوتابخانە تورکمانیەکان پاشان دە مامۆستا دامەزرا لە زمانی کاک دکتۆر پشتیوانی لە بۆ قوتابخانە تورکمانیەکان ئەوانە هەموو دانران بەڵام ئێستاکە ئەو مامۆستایانەی کە لە بۆ قوتابخانە تورکمانیەکان دانراینە دامەزراینە بەناوی قوتابخانەی تورکمانی 150 لە قوتابخانە تورکمانیەکان نەماینە بەبێ پرسی بەڕێوەبەرایەتی خوێنی تورکمانی و بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی تورکمانیش ئەو داواکاری گواستنەوەی مامۆستایان بۆ چ دەگەڕێتەوە بۆی کە ناتوانن لەگەر خوێندنی تورکمانی نەخێر لۆ نمونە مەسەلەی شوێنەکەی شوێنی جوگرافیە بەڵام مامۆستا شێرزاد ناکرێت لە هەندێک حالەت فکر لەو شتە بکرێتەوە چونکە ئەمن ئەتوم دامەزراندیە لە بۆ قوتابخانەی تورکمانی ئەگەر پێت ناکرێ نا ئەتو کە دامەزرای و تەزبیت بووی پاش ساڵێک دو ساڵ بێ وەڵام دەسمەتەنیش ماڵی خۆم ڕاستە مامۆستا ئەحمەد لە پسپۆڕیەتی بابەتەکان دیارە خوێندنی تورکمانی جگە لەوەی کە ئینگلیزی و عەرەبی و کوردیشی تێدا دەخوێندرێ بە هەمان شێوە زمانی تورکیش تێدا دەخوێندرێ بابەتەکانی تری بە نمونە ئەگەر لە بازدەی یەکەم و دووەم سێم تەماشا بکەین زانستەکانمان هەیە ئاینمان هەیە ئەوە بە پیتی عەرەبی و
تورکمانی تورکی دەخوێندرێ کەواتە لێرەدا تۆ پێویستت بە مامۆستایە کە جگەرەوەی پسپۆڕێتەکەی کۆمەڵایەتیە مامۆستایەکی زمانزانی زمانی تورکی ماوەس شێزاد خۆی خوێندنی تورکمانی لە پۆلی یەک تاوەکو پۆلی 6 ئیبتدا سەرەتایی بنەڕەتی ئەوانە هەموو یەک پۆلمانە یەک جۆرە پۆلمانەیە هەموو بە تورکی دەخوێنن وا بێنە پێش چاوی خۆت خوێندنی ئینگلیزی قوتابی کە دەچی لە مەکتەبێکی ئینگلیزی دەخوێنێ هەمووی بە ئینگلیزی دەخوێنێ بابەتەکان وەک خۆی تەنها بابەتێکی تورکی تێدا هەیە بەڵام لە پۆلی 7ەوە تاوەکو پۆلی 12 ئەو کاتانە دەبتە دوو پۆل دوو جۆرە پۆلمانەیە پۆلێکمانەیە هەمووی بە تورکی دەخوێنێ یەک بابەتی کوردیان هەیە پۆلێکیشمانەیە هەمووی کوردیە تەنها یەک بابەتی تورکی دەخوێنێ بۆ ئەو دوو شێوازە ئەو جیاکاریەتان کردووە ئەوە مەشمولەی پێ دەڵێن ئەمە لەبەرەوەی لۆ نمونە لە هەندێک دای بابانمان هەیە لە منداڵیەوە نیان ناردێتە قوتابخانە تورکمانیەکان ئێستاش دەیانەوێ بیانێرنە قوتابخانەیەکی تورکمانی خوێنی تورکمانی لێ ناتوانن بەڵام ئەو کاتی لێ دەی لە پۆلی 7ەوە بە خوێنی کوردی دەخوێنێ بەڵام دەرسێک وانەیەک بە تورکی دەخوێنێ مامۆستا باسمان لە زمانی تورکی کرد دیارە زمانی تورکیش وەکو کۆی زمانەکانی تر بنمونە وەکو زمانی کوردی کۆمەڵێک شێوەزاری هەیە تەنانەت لە نووسینیشدا پیتی عەرەبی هەیە پیتی لاتینی هەیە ئێوە لێرە ئەو زانیمان کە پیتی عەرەبی بەکاردێن بەڵام بۆ شێوەزارەکەی کامە شێوەزاری ئەمە پیتی عەرەبی بەکارناینین مامۆستا پیتی لاتینی بەکار بەڵێ ئێوە پیتی لاتین بەکاردێن کە پیتی لاتین بەکاردێن کێشە دروست نابێت لە مەسلەی تاقیکردنەوە لە مەسلەی دواتری قوتابی کە دەگاتە قۆناغەکانی زانکۆ ئەمە نا لۆ نمونە زانکۆ بە ئینگلیزی دەخوێندری لە زانکۆ هەموو بابەتە علمیەکان بە ئینگلیزی دەخوێندرێت زۆر بابەتی شەیە پیتی عەرەبیە لۆ نمونە تەنها بابەتە کۆمەڵایەتەکان بە عەرەبینە بەڵام مثل لەونە کیمیا فیزیا ئەحیا ڕیاضیاتەوانە هەموو بە ئینگلیزی دەخوێندرێت و تۆوانە چی عەرەبیت هەیە وانە چی کوردیشت هەیە بە هەمان شێوازە چۆن قوتابیەکی خوێندنی کوردی کە دەچێتە زانکۆیەک بە ئینگلیزی دەخینی کێشەی لۆ پێیان نابی بە هەمان شێوەش بالعکس لە هەندێک حالەتە لە دروسە علمیەکان خوێندنی تورکمانی ئاسانترە لە بۆیان ئەو دروسە علمیانە لەبەرەوەی مستەڵەحاتەکانی مە زۆربیان ئینگلیزینە بەکاردێنرێ مستەڵەحاتی تورکی بەکار نایەندرێ لە دروسە علمیەکان مامۆستا ئەوەی کە ئێمە چاودێری دەکەین متابعی دەکەین بەگشت لە ڕاگەیاندن هەندێکدا زمانی تورکی عەرەبی زۆر زاڵە بە نمونە زۆر وشە هەیە وشەی عەرەبیە و تەنها بە پیتی لاتینی دەنووسێت و زۆرێک لە فۆنەتیک و دەربڕین هەست بە تورکی بوونی دەکەیت لێرەش بە هەمان شێوەیە یاخود ئێوە داڕشنشکەتان کردو بۆ زمانی تورکی ماوەسا شێرزاد خۆی زمان عیبارەی زمان ئەگە پێناسی زمان بکەین زمان شتێکی زیندووە گۆڕانکاری بەسەدادێ و جوانی زمانیش لەوەیدایە تێکەڵەیەک تێدا ببی لەو مجتەمەعی کە تێیدا هەی دۆ نمونە لە هەولێر زمانی تورکمانی کە قسان دەکرێت زۆر جار زمانی وشەی کوردی تێدا هەیە بە پێچەوانەشەوە زۆر کوردی خۆمان کە لە هەولێر قسان دەکرێت کەلیماتی تورکی تێدا هەیە قسان دەکرێت لەبەر ئەو تێکەڵاویە کە لە مابینی تورکمان و کوردان کە لە هەولێردا هەیە بڕۆ کەرکووک لە کەرکووک زیاتر زمانە تورکمانیەکە عەرەبی تێدایە لە ئیران فارسی تێدا زیاتر هەیە کەواتە ژینگە دەور دەبێت چونکە زمان بەخۆی عیبارەی زمانەکە پێناسێ بکەی شتێکی زیندووە ئەگەر هاتوو کەسێک خوێندەوار بخوێنی بنووسی بابەتێکرد لە بۆ بنووسی دەتوانێت مەقالەک نووسینەکرد لە بۆ بنووسی هیچ کەلیماتێکی عەرەبی کوردی ئینگلیزی تێدا نەبی ساف بە تورکی لە بۆت بخوێنێ بەڵام ئەتوو باسی عەوامێک بکەی لە دەرەوە قسان دەکرێت هەم کوردیەکەشە هەیە ئەو ئێستا کوردێکە من و تو قسان دەکەین دڵنیا بەدایکت ئەو کوردی تو قسان ناکە لەبەرەوەی ئەو بە شێوازێکی عام قسان دەکات بەڵام کە کەسێکی خوێندەوار کە دێدا دەنیشە یان نووسینەکرد لە بۆ دەنووسی بتەوێت ساف تورکمانی لە بۆ قسان بنووسیتم بە ساف تورکمانی لۆ دەنووسی مامۆستا لە داڕشتنی بابەتەکانی خوێندنی تورکمانی ئێوە زیاتر پشتان بەچێ بەستووە بە ئەو لیژنەیە کە پێداچوونەوە دەکات و ساڵانە بە خۆت زانی بابە زیاد دەکرێت و لێ کەم دەکرێت یاخود گۆڕانکاری دەکرێت ئەو گۆڕانکاریانە کەسانی پسپۆڕی هەرێمی کوردستان یان سووتان لەسەر چاوەی وڵاتانی ترەوە بینیوە بەڕاستی ماوس شێزاد لێرانەش کێشەکمان هەیە کێشەکە چۆنە لۆ نمونە ئەمە هەموو کتێبەکانمان لە ئەلفۆلۆیە مەناهیجی حکوومەتی هەرێمی کوردستانە
لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامی پەروەردەی هەولێرەوە لە بمان وەزارەتی پەروەردەوە لە بمان دیاری دەکرێت. بەڵام کێشەکان دوو کێشەمان ئاراست دەکرێت. یەک لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان کە کاتێک کتێبێک دەگۆڕدرێ زوو ئاگاداریمە ناکرێتەوە، ئەوە یەکەیانە. دووەمینیش ئەمە پسپۆڕی دەبی وەرجێرمان هەبی هەم زمانەوانی هەم لە ڕووی بابەتیەوە. لۆ نمونە ماتەماتیک بیرکاری، لە بیرکاری دەبێت و مامۆستایەکت هەبی بیرکاری زانبی بە زمانی تورکی، لە هەمان شێوازیشدا کاتیشدا مامۆستایەکی وانە بێژی تورکی تەواوت هەبی پێداچوونەوەکی لەسەر بکات. لەوانەیە مامۆستا بیرکاریەکە ئیملایەکەی غەڵەتە، ڕێخستنی جملەکەی غەڵەتە. لۆ نمونە هەموو کتێبە کوردیەکان لە ئەکادیمیای کوردی پێداچوونەوەی لەسەر دەکرێت. بەڵام ئێمە ئەکادیمیایەکمان نییە، تەواو ئەکادیمیان نییە، بەڵام پێداچوونەوەکە با مامۆستایەک، پرۆفیسۆرێک، دکتۆرێک، مامۆستایەکی جامعی لە بۆ مام بکە، یاخود کەسێک شارەزای هەبی. لێرکانە کادیرمان نییە بەڕاستی. دەبی لە کەسێکی وەکو جەنابەت بپاڕێنەوە کە وەرە لۆ مام بکە و نەسریش سرف ناکرێت. لە 2014ەوە کتاب وەرجێڕایەتەوە کوێستا نسری وەرجێڕانی کتابەکانیان جارجارەوەها 15 ساڵی جارێ لۆیان سرف کراینە. ئەوان هەموو کێشە دەبی، کەسی ئامادە نییە ئەوڕۆکە بێ. بەڕاستی ئەوڕۆ دنیای بوویتە مادی، یعنی پێشتر دەکرا لە بۆ هەر کەسێک بیگۆت بە کاکە دەکەم هیچ نەبی، لە بۆ خۆشی خۆم دەکەم، لە بۆ ناوی خۆم دەکەم، لە بۆ ناوبانجی خۆم دەکەم، ناوی من دەستە سەر کتێبی لە بۆوانە دەکەم. بەڵام ئێستاوە نییە، دەڵێت چەندم دەدێ، چونکە حکوومەتە ئیش لەسەر دەکات، وەزارەتەکە ئیشەکەت لە بۆ دەکات، بەڕێوەبەرایەتێکی گشتیت هەیە، نەتوانرێ پارەکەی لە بۆ سەرفکە. بەڕاستی کێشەمان لە دروست دەکات. مامۆستا ئەحمەد گلەی زۆرە، گلەیەکانت لەسەر کۆی بابەتەکە وەکۆی کە تورکمان یان خوێندنی تورکمانی حەقی خۆی دراوەتی، وەکۆی کە وەکو گەلێک بناسرێ، وەکو مافە سەرەتایەکانی فێربوون، خوێندن، ممارسەکردنی کەلتوری میلەتەکە، ئەوە پێمابی لەوەیان وەکو حەق و ماف، بەڵام وەکو جێبەجێکردنی ئەو حەق و مافە گلەیەکان دەکرێت. گلەیەکان بەشێکی ناچێتەوە سەر ئەوەی کە ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی خوێندنی تورکمانی، بەڕێوەبەرایەتیشی گشتی خوێندنی تورکمانی بێگومان بەرپرسەیە، کەسەیە لە یەکە ئیداریەکان کە ئەوان پێویستە ڕۆڵی خۆیان بژێڕن. ماوس شێزاد، گلەیی دوو جۆرە گلەیی هەیە، بنیاتنەر هەیە، ڕووخێنەر هەیە. خوا نەخواستە هیچ کاتێکە من گلەی ڕووخێنەرم نەدایە ناکەم، بنیاتنەرە و ئەو واقعیشە، مە ناکرێت لە جێیەک دابنیشین بڵین گوڵی گوڵستانە، واقعەکەی باز نەکەین، ناو جەماعەتی سەرەوە تێناگەن، دەرێن تەواوە. دەکرێت ئەو ڕۆکەی سال لەو مینبەرەوە جەنابی وەزیر بزانی مەعاناتمان چییە، لەوانەیە کە جێی لێ و مەعاناتەی مەبوو هەڕاز دەستکاری برێکا کە من لۆتان چارەسەر دەکەم، چونکە بەڕاستی زۆر کێشەمان هەیە بە یەک قەلەم بە یەک ئیمزای جەنابی وەزیر چارەسەر لەوانەیە شتێکی ڕۆتینی ئیداری، ڕۆتینی ئیداریە. لۆ نمونە دەڵی کێشەکان لەوانەیە لە بەڕێوەبەرایەتی گۆیان لە بەڕێوەبەرایەتی گشتی نەسرێ بەڕێوەبەرایەتی خوێندنی تورکمانی 7,000، یعنی کو چارەسەر بکات بەڕێوەبەری گشتی خوێندنی تورکمانی. بەڕێوەبەری خوێندنی تورکمانی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر هیچ نەسرێکی نییە. مەسەڵەن من چۆن چارەسەری بکەم، چۆن برێم کە مامۆستا فیلان وەرە ئەو کتابم لە بۆ تەرجمە بکە، ینی بەڕێوەبەرایەتێکی گشتی خوێندنی تورکمانی لە وەزارەتی پەروەردەی هەولێر 75,000 وەربگری چ چارەسەر بکە. من دڵنیامەوە یان جەنابی وەزیرەوە ئاگادار نییە لەو شتەی چکە 7,000 وەربگریتن، یان ژەوە تا ئەگەر ئاگاداربی چارەسەر دەکات. لۆ نمونە خوێندنی تورکمانی ئێستا کە لە بندستی بەڕێوەبەرایەتی خوێندنی تورکمانی نییە لە ناوەندی هەولێرە، ئەگەر بە تەواوەتی بۆ پڕژێتە سەر ئەو بابەتی جەنابی وەزیر دڵنیام دەستکاری دەکەی. ئینشاڵڵا لە ڕێی مینبەرینگۆوە لەو بەرنامەیەوە جەنابی وەزیر دەبینیتون دەستکاریەکیش دەکات ئینشاڵڵا. ئەمەش بۆ هیواین دیارە داواکاریەکانی مامۆستایان بەگشتی، ینی چ لە خوێندنی کوردی، لە خوێندنی عەرەبی، لە خوێندنی تورکمانی، هەمووی لە چوارچێوەی پرۆسەی پەروەردە و فێرکردنە، هەمووش باز لەسەر ئەوەیە کە ئێمە چۆن جوانتر و باشتر و بە شێوازێکی ئاسانتر پەیامەکە بگەێنی. دیارە ئێمە وەکو ڕاگەیاندکار، ئێوە وەکو کەسی ئیداری بەرپرس، مامۆستایان لە شوێنی کارکردن و کە ڕاستە و خۆوەرکەوتیان لەگەڵ قوتابیە، دایک و باوکانیش بەگشتی هەمووی ئامانجمان ئەوەیە کە خوێندن و پرۆسەی خوێندن بە ئاراستەیەکی سەرکەوتوانتر و بەرزتر هەڵبکشێ. مامۆستا ئەحمەد،
ڕۆژی زمانی دایک ڕۆژێکە یادکردنەوە و بە بیرەوەهێنانی ساڵانەی بۆ دەکرێت. دیارە ئامانجیش لەوە تەنها ئەوە نییە ئێمە بڵێن ئەو ڕۆژە ڕۆژی زمانی دایکە بە تەنیا ئامانزدەوەیە کە لەو ڕۆژەدا پەیامی تەواوی ئەوانە بگەێنن کە گرفتیان هەیە لە ناساندنی زمانی دایکیان. گرفتی ئێوە کە دەڵین ئێوە مەبەسمان لە پێکهاتەی تورکمانە، گرفتی ئێوە لە گەیاندنی ئەو پەیامە چییە؟ ینی ئێوە لەکوێ کێشەتان هەیە کە ناتوانن وەکو تورکمانی خۆتان دەربخەن بە تایبەتی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن؟ مامۆستا وەکو کێشە سوپاس دەخوای گەورە، دواتیش سوپاس لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. هیچ کێشێکمان نییە لەوەی کە خۆم وەکو تورکمانێک پەروەردە پێشان بدەم باز بکەم. ئەمن هەمزار باز دەکەم. ئەمە ئەسڵ شانازیەک لە وەکو هەولێر شانازیەک دەکەم مەسەن لەونم لەگەل لە کەرکەرکووک یان ئەو ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانی کە تورکمانیان تێدا هەیە، ئەمە دەڵێن 10 ساڵ 15 ساڵ پێشەنگۆ خوێنی تورکمانیمان هەبووە، ئەنگۆ تازە دەستان پێکردی یاخود کۆی گشتی نەتەوە کە هەیبی مەسەن لە کولتور سەقافە ڕۆشنبیری میدیا ڕۆژنامەوانە 10 ساڵ 15 ساڵ پێشی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان مە هەمان بووە. بەڵام کێشەکەی ئەمنەوەی زۆر زار باز دەکەم کێشەمان لەگەر طبقەی سەری نییە. حکوومەتی هەرێمی کوردستانم سوپاسی دەکەم ئەوەی کە پێویست بۆ لە بۆ نەتەوە وەکو نەتەوە کردیتی، بەڵام کێشە لە خوارەوەیە کە ئەمر ئیداریەک دەردەچیتن بەڕێوەبەرایەتیەک بکرێتەوە، بەڕێوەبەرایەتێکی گشتی بکرێتەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی بیکاتەوە. ئەوەی کە دێتەوە خوارێ ئیداریەکە لە خوارەوە دەبی جێبەجێ بکرێ کە کێشە نەکرا ئەوە ناکرێ بڵین ئەمە باینە سەر حکوومەت یاخود سەر ناوچەکە. کێشەی سەرەکی وەکو نەتەوە لێرکوانە جگە لە پەروەردەوانە بەڕاستی ئەمە لە سۆشیال میدیا کێشەمان هەیە. هەندێک تاچی نەفس نزم و بە خۆشتان زۆر جار دەزانن زۆر هێرش دەکرێتە سەر پێکهاتەکان بەگشتی و بە تایبەتی تورکمان و هەوڵیش دەدرێ ئەو پێکەوە ژیانە ئەو پێشکەوتنە ئەو شتێکە لە هەولێردا هەیە هەوڵ دەدەن بە شتێکی ناشرین وێنایی بکەن یان پێشانی بدەن، بەڵام دڵنیا بەوانە بە سەرکردایەتی سەرۆکی حکوومەت و ئەو کادرە جوانانەی کە لە هەولێردا هەیە ئەوە سەر ناگری، چونکە دەستێکە دڵنیا بە ئەو دەستە لە دەرەوەی هەولێرە، چونکە هەمومان دەزانین خزم و ناسیاری ئەمە کوردمان هەیە، جەنابەت تورکمانت هەیە خزم و ناسیار پێش بەرنامەکە باسمان دەکرد. ینی لۆی ئەگەر هاتووەمە یەکدر قبول نەکردن نەبیتن من چۆن کچێک دەدەمە کوردێک یاخود کوردێک چۆن کچێک دەداتە تورکمانێک بە هەمان بە ئێمە ڕابردوێکی جوانمان هەیە هەولێر و داهاتوشمان جوانە، بەڵام ئەو دەستە ناشرینانە دەبێ بە هەموو لایەک دەستی ئەو دەستانە بۆ بڕین بە هەموو لایەک، چونکە بەڕاستی ناشرینکردن شێواندن زۆر کەس هەیە هەزمی هەولێر ناکە، ئەوجا بە پایتەختبوونی هەولێر ئەوجا بۆ پێکەوە ژیانەی هەولێر ئایا بۆ پێشکەوتنەی هەولێر هەزمی ناکە، بەڕاستی دەبێ ئەو دەستانە ببڕدرێ. بێگومان هەولێر هەمیشە بۆ پێکهاتانەوە جوان بووە، هەمیشە لەو هەولێرەی ڕۆژێک لە ڕۆژان کاتێک لە ناو بازار دەڕۆی بە تایبەتی زۆر زیاد دەوترێت سەنتەری شار ڕێژەی زۆری تورکمانی تێدایە، بەڵام کەمتر هەستی پێ دەکەی، زیاتر هەست بە هەولێری بوون دەکەی، زیاتر هەست بە پێکەوە بوون دەکەی. مامۆستا شێرزاد ئەمە جیاوازیەکمان هەیە، من جارێ دیکە لە مقابلەی شتیش باسم کرد، نەتەوەی تورکمان تاچی نەتەوە پەرست پێک ناینی، تاچی نیشتمان پەروەر پێک دەینی کە ئەمە ئەو ڕۆکە پێویستمان بە ئینسانی نیشتمان پەروەر هەیە. لە هەولێر تورکمانەکانی هەولێر زۆر کەم هەیە هەولێریان بەجێهێشتی و بچنە هاندەران زۆر کەم هەیە، بە پەنجەی دەست دەژمێردرێن، بەڵام ئیدیکە هەیە بەجێ دەڵی کە نیشتمان پەروەر نینە. هەولێریەکان لە هەر چێندەر بن دەڵێن خۆزگەم بە هەولێر بێمەوە هەولێر، لەبەرەوەی ئەمە تاکێکمان پەروەردە کردووە نیشتمان پەروەرە، ئەتوو تاکێکم پەروەردە نەکردووە نەفرەت لە نەتەوەکی بەرامبەرە خۆی بکە، نەفرەت لە نیشتیمانی خۆی بکە، تاکێکمان پەروەردە کردووە نیشتیمانی خۆی خۆش بێ، تاکێکمان پەروەردە کردووە ڕۆژێک لە ڕۆژان دژایەتی هیچێک لە نەتەوەکان نەکە، تاچی تورکمان بەو شێوازەی پەروەردە دەبن. هیوادارم برەو بەو شێوازە پەروەردەکردنە بدرێ بتواندرێ لە داهاتوودا ئەوانەی کە ئێستاکە وەکو دەستێک دەیانەوێ ئەو پێکەوە ژیان و ئەو وێنا جوانە تێک بدەن ئەوانیش ببنە بەشێک لەمە کە بتواندرێ ئەو کوردستان و هەولێرە بەرەو پێشتر بین و زیاتر وەکو پێکەوە ژیان دیار بێ. بێگومان هەموو ئەوەی کە دەمانوێت ئەوەیە کە
هەمومان هەست بە بوونی خۆمان بکەین، هەست بە پیرۆزیەکانی خۆمان بکەین، ممارەسەی حەقی خۆمان بکەین لەو کۆمەڵگایەدا. دیارە ئەوەش بەوە دەکرێت کە تۆ وەکو تورکمانێک، من وەکو کوردێک، ئەو وەکو عەرەبێک کە ئەو ئەویتریان وەکو گەلانی تری سریان و کردان و ئاشووری ممارەسەی ژیانکردن بکەین، بەڵام ژیانکردنێک کە هیچ کاممان فەرز نەبیت بەسەر ئەوانی تر. دیارە هەولێریش کە لە ڕابردووش و لە ئێستاش و لە داهاتوش پەنا بەخوا دەبێتە ئەو لانکەیە کە هەمومان هەوڵ دەین بۆ جوانکردنی هەولێر. دیارە ئەوەی کە هەوڵ و جوهدی جەنابیشتان لە چوارچێوەی پەروەردەدا هەرخۆی لەو بابەتە دەبینێتەوە. ئینشاءڵڵا هەروەها دەبین و هەروەهاش دەبینین بۆ بێدەین. مامۆستا ئەحمەد، لە دوایینی بەرنامەکەی دەمەوێت کۆتا قسە لەسەر ئەوەی بێکە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەگشتی لە سنووری پەروەردەی گشتی هەولێر و خوێندنی تورکمانی چاوەڕوانی چیتری لێ دەکەی، یاخود ئومێدی زیاترت بە چییە؟ چۆن بتوانین زیاتر چارچێوەکەی فراوان بکەین، زیاتر تمۆحی ئێوەی کادریانی بواری پەروەردە لە مرکزی قەراری خۆتان؟ بەڵێ، بەڕاست دەست خۆش مامۆستا، ئەمە لێرکانەوە دیسان نەک لە بەرەوەی کە بەڕێوەبەری گشتی منە مامۆستا لوقمان، وەکو تورکمان بەڕێوەبەری گشتیشمان هەیە مامۆستا سەباحە. مامۆستا سەباح لە وەزارەت هەوڵێکی زۆر دەدا، بەڵام کە وەکو هەولێرە من لە هەولێرم، ئەمە زۆر سوپاس مامۆستا لوقمان دەکەم، زۆر هەوڵ دەدا لە بۆ خوێندنی تورکمانی، نەک لە بۆ تورکمانی، لە بۆ گشت پێکاتەکانیش بە تایبەتی، وە زۆر گۆڕانکاریش کرایە لەو کاتەوە کە وەکو بەڕێوەبەری گشتی بەردەوامە هاتیتە سەرکار، و زۆر کاتیش لۆ نمونە ئەو مەعاناتانەیە کە مەلەکرمان باسی دەویش هاوڕایە، زۆربەی کاتەکان لۆ نمونە گواستنەوەی قوتابخانە تورکمانیەکان لە بۆ گشتی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر ئەویش هاوڕایە، بەڵام لە وەزارەت ڕاوەستایە. هیوادارم لە وەزارەت جەنابی وەزیر ئاگاداری ئەو بابەتە بیتن، ئەو مەعاناتەمان بە هەند وەربگریتن، و داواکاریشم بەڕاستی لێرەوە لە هەم بەڕێوەبەری گشتی مامۆستا لوقمان و هەم لە وەزارەت چەند ساڵ جارێک کۆڕبەندێکی گەورەی خوێندنی تورکمانی یاخود سریانی یان پێکهاتەکان دروست بکرێ بە لەژێر ئەوەی وەزارەتی پەروەردە خۆی پێی هەڵبستێ، چونکە وەکو بەڕێوەبەری ئێمە ناتوانین پێی هەڵبستین، یان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر دەتوانێت ئەنجامی بدا، یاخود وەزارەت لە وەزارەتەوە بکرێ لە بۆ ئەو مەعاناتانەوە، یاخود هەندێک جار تۆ ئیشێک دەتەوێت بیکەی، ئیشەکە لەوانەیە بە هەڵەدا بڕوە، لەبەر هەندێک هەم ئەم هەڵانە بتوانین چۆن چای دەکەینەوە هەمیش بەرەو باشتری ببین، چونکە بەتایبەت ئەو کۆڕبەندانەی ساڵانە دەکرێت لە عامی پەروەردەدا دەکرێتن، دەکرێت و هەندێک زار تەخەسوس لۆ نمونە تەخەسوس لە سەبابەتەکەی وەربگری، تەخەسوس لەسەر خوێندنی پێکهاتەکان بکەیت. کۆڕبەندێکت لۆ 93 و 95 قوتابخانە تورکمانیەکان کرا کۆڕبەندێکی گەورەی خوێندنی تورکمانی دروست نەبووە لە هەولێر، بڕیار بدرێ بەشکم ئەو خوێندێکی ئێستا کە دەکرێت یاخود ئەو سیستەمەکی ئێستا کە دانراوە پێیان هەڵەیە، لە بۆ ڕۆژگاری ئەوڕۆکەمان هەڵەیە، ناکرێت لە کۆڕبەندێکدا ئەو ئیشە بڕیاری لەسەر بدرێت ئەو وەکو پێکهاتەی تورکمان باز دەکەم، کەسایەتیەکانی ئەکادیمی تورکمانی یاخود بەڕێوەبەرانی پێشتر، مامۆستایانی پێشراوانێک کە شارەزاییەکی تاویانەیە لە خوێندنی تورکمانی تەجروبەکانی قەدیمی خۆیان بینن، بڵێن کاکە بەو شێوازەی گۆڕانکاری بەسا بکە، یاخود ئەوەی ئێستا کە هەیە تەواو با بەو شێوازەی بڕوا لێ کۆڕبەند زۆر گرنگە. ئینشاءڵڵا لێرەوە لە مینبەری جەنابیشتان داوا لەوە جەنابی وەزیر دەکەم بە تەواوەتی بۆ پڕژێتە سەر خوێندنی تورکمانی و کێشەکانمان چارەسەر بکە. مامۆستا ئەحمەد سەید یعقوب، بەڕێوەبەری خوێندنی تورکمانی لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، زۆر سوپاس دەکەین. سپاس بەوەش، سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ جەنابیشت، سپاس بۆ هێش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. تا هەڵقەی یەکتری ئەزموونی پۆل بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.